هیچ ضرور نییە برای بەڕێزم خوشکی بەڕێزم خەڵکی گریانەکانی تۆ لە کەعبە ببینێ. من یەک لە کوردستانم پێویست ناکە گریانەکانی تۆ ببینم، پێویست ناکە نوێژەکانی تۆ ببینم، دوعاکانی تۆ، تەوافەکانی تۆ، قورئان خوێندنی تۆ پێویست ناکە بڵاوی کەیتەوە، چونکە ئەمە سەفەرێکی ئیمانی و ڕۆحیە. عومرە یا حەج سەفەرێکی ئیمانی و ڕۆحیە، نەک سەفەرێکی لە خۆبایی بوون، نەک سەفەری ڕیا و خۆ دەرخستن. ئیمانی کاتێک کە کەعبە بینی خۆت پێ ناگیرێ، ئەو شوێنە خۆشانە ئەبینیت بەڕاستی تەحەمل ناکەی. ئەبێ سەفەرێکی ئیمانی و ڕۆحی بێ بۆ تۆ، نەک سەفەری ڤیدۆ و تەسویر و ڕەسمگرتن. بۆیە سەفەری ڕیا و سومعە نەبێ، خەفەتبارکردنی خەڵکی نەبێ. بۆیە تکاتان لێ دەکەم ئەوەی تواناتان هەیە لە عیبادەتەکانتان بڵاوی مەکەنەوە. هەم تووشی ڕیا دەبن، هەم خەڵکیش خەمبار دەکەن، هەم تووشی لە خۆبایی بوونیش دەبن. ئەڕواتە عومرە دێتەوە، پێویست ناکە ڕەسمی عومرە بڵاوکەیتەوە دوای ساڵێ دوو ساڵیش، یا حەجەکە بە هەمان شێوە. پێویست ناکە باش شتەکانمان کردو با خەڵک ئەوەی زانی باشە، ئەوە نەیزانی با نەزانێ مە حەج و عومرەمان کردو. ئینشاڵڵا وەکو نەسیحەتێ پێتان ئەڵێم ئاگاداری خۆتان بن. با سەفەرێکی ڕۆحی و ئیمانی بێ، نەک سەفەرێکی پۆزلێدان و لە خۆبایی بوون، چونکە ئەوە حیکمەتە لە عومرەدا. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إن الله لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغي به وجهه. خوای گەورە هیچ کردەوەیە قبول ناکە، هیچ قسەیە قبول ناکە ئیلا ئەوە نەبێ کە بە ئیخلاسەوە تەنها بۆ خوا بیکەی و مەبەستیشە ڕەزامەندی خوا بێ، هیچ کەسێکی تر نەبێ. ئەگەر بۆ خوا نەیکەی مەبەستە ڕەزامەندی خوا نەبێ، مەبەستە ڕازیبوونی خەڵک بێ، خوا لێت قبول ناکە. هەزار حەج و عومرە بکەی، هەزار چاکە و نوێژ و عیبادەت بکەی، کەواتە عیبادەتەکانت بشارەوە لە من کە لە کوردستانم یا کەسێک کە لە تۆ نابینێت. ئەوەی کە لە تەوافەکەی تۆ دەبینێ و مەجاڵی تیان نییە، بەڵام با من نەتبینم، با کەسێکی تر لە دوورتر نەتبینێ، با خەڵکی لە شارێتە تۆ نەبینێ. پێویست ناکە لە تەواف و لە هەموو شوێنەکە ڕەسم بڵاوکەیتەوە، ڤیدۆ بڵاوکەیتەوە. لە خوا بترسە، بۆ خوا کارەکانت ئەنجام بدە. ڕەزامەندی خوا زۆر گرنگترە لەوەی کە من سەیری تۆ بکەم.